لە شاری ئەبوزەبی ئەم تووتیە قورئانی پیرۆزی لەبەر کردووە و بە بەردەوامی دەیڵێتەوە. الله صمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد حبيبي يا الله. تووتی ددان و لێوی نییە، لوتیشیان بە تەواوی لە دەنووشیان جیایە. ئەم باڵندەیەش دەتوانێت لاسایی هەندێک دەنگی تایبەت بکاتەوە، چونکە 7 کۆمەڵە دەمارەخانە لە مێشکیاندا هەیە. هەمویان پێکەوە سیستەمێک دروست دەکەن بە ناوی سیستەمی گۆرانی. هەروەها ناوەندێک لە مێشکیاندایە کە دەنگەکان چارەسەر دەکات و ڕێکیان دەخات. لە باڵندەکانی دیکەدا ئەم سیستەمە یەک چینی هەیە، بەڵام تووتیەکان 2 چینی دەرەوە و ناوەوەیان هەیە. هەروەها توێژاڵێکی زیادەیان هەیە کە ئەم کۆمەڵە خانانەدا دەپۆشێت. بەپێی توێژینەوەی زاناکان یارمەتیان دەدات دەنگی هاوشێوەی دەنگی مرۆڤ دروست بکەن. بە جۆرێک باڵندەکانی دیکە ئەم توانایەیان نییە. ئەمەش بە یارمەتی جوڵەی زمانی بۆ پێشەوە و دواوە. تووتیەکان فێرخوازی دەنگن، واتە کاتێک دەنگی مرۆڤ دەبیستن هەوڵ دەدەن لاسایی بکەنەوە. باڵندەیەکی کۆمەڵایەتین، زۆر حەزیان لە دروستکردنی پەیوەندیە، هەر بۆیە هەوڵ دەدەن زمانی ئەو کەسانە فێر بن کە لەگەڵیاندا دەژین تا وەک ئەندامێکی خێزانەکە دەربکەون. ئەم باڵندەیە توانایەکی سەرسوڕهێنەری هەیە لە دروستکردنی کاریگەری لەسەر دڵی مرۆڤ. ئەو تەنیا وشە لەبەر ناکات، بەڵکو واتاکەشی تێدەکات. Yeah, that's what I wanted to hear. Good morning. Good morning. Good morning, Milo. دەتوانێت بە شێوەیەکی ڕون و سەرنجڕاکێش دەربڕین لەو خۆشیە بکات کە لە کاتی گۆرانی وتندا هەیەتی. هاوکات تووڕەبوون و سەرزەنشتێکەشی واد لێ دەکات ناچار بیت کێشەکانی لەگەڵدا چارەسەر بکەیت. تووتیەکان حەزیان لە یاریکردنە، ئەمەش بە قۆناغێکی پێشکەوتوی پەیوەندی کۆمەڵایەتیەکان دادەنرێت. بۆ نمونە لە یاری چاوشارکێدا زۆر شارەزان. ئەوەی کە لە تووتیدا جوانترینە حەزی گاڵتە و گەپە، هەموو هەوڵێک دەدات بە ڕەفتارەکانی بتخاتە پێکەنین، کەواتە با من ئیتر قسە نەکەم و کاتێکی زیاتر بدەم بەم تووتیە نازدارانە.